سڵاوتان لەبی خۆشەویستان ئەحواڵتان با باسەکی خێرایی ئەو ئاگرێ بکەین کە لە هەوای ڕوویدایە. ناوی ماویە، هەر بە ناوی ئەو ئایلەندە ئەو دورگەیە کرایە کە ئاگرەکەی لێ پەرەیسەندیە. تەبەن ئاگرەکە لە 7 ئەو مانگەی باڵێن دروست بووە. سەبەبیش هەتا ئێستا نازانرێت سەبەبەکەی چییە. نزیکی 100 کەس بە فعلی 105 کەس بە فعلی ئێعلان کرایەکەوە مردینە، بە هەزارانیش جارێ دیار نینە بێسەر و شوێنن. تقریبا منتەقەکە بە کامری سوتایە، بەڵام هەوای زۆر لەوەی گەورەترانیەوە هەموو شوێنەکە نییە. هەوایی هەر وەکو مێژووەک ویلایەتەکە لە ساڵی 1778 2 ساڵ پاژۆی ئەمریکا دۆزرایەوە، ئەویش دۆزراوە لە 21 دۆزرایەوە، بەڵام لە ساڵ 1959 بوویتە بەشێک لە ئەمریکا. دوورێکەشی تەوان ئەمریکا وەکو خەریتی ئەمریکا 48 ویلایەت پێکەوە بەسرایەوە، زایدەن هەوای و ئەلاسکە کە لێی دوورە، بەڵام هەر بەشێکن لە با بڵێین ویلایەتەکانی ئەمریکا. 2554 میل لە لۆس ئەنجلسەوە دوورە، لەناو ئاوێ، لەناو محیتی هادیە ئۆقیانوسی هێمن. ئەگە بە تیاری لە لۆس ئەنجلس بڕۆی لەوێن دەرێ نزیکی 5 ساعات و نزیک نیوی پێدەچی هەتا بە تیاری دەڕۆی هێناوی، یعنی زۆر لە ئەمریکا دوورە. خۆشی هەوایی نزیکی 137 دوورگەی تێدایە، دوورگەی بچووک بچووکی تێدایە، بەڵام 7 یان خود 8 دوورگە گەورەکانە ئەوەی کە ژیانی تێدایە و معروفە. عاسیمەکەی ناوی هونولولووە، هونولولو HONOLULU، ناوەکەی زۆرە، تقریبا ناوەکەش هەموو نزیکە بە لە یابانیان، چکە وەختی خۆی پێدەچی بەشێک بووی لە یابانەکان، حتا شکلیشیان هەمووی یابانی نەوێن دەرێ. ئەو جەو ئاگرەیە لە ماوی کرایەوە بەشەکی گرتیتەوە، بەشەکی زۆری خەڵک دەبینی هەمووی ئەوی لە ئەخبار دەرێتن خۆیان فڕێداتە ناوە محیتەکەی. ئەمەن کەنارەکەیت ئەوە نییە کە لە ناو ڕووبارە گەورەکەی خۆیان بخنچێن چی و ئاگرەکەیان توش نەبیتن. لە بۆ بۆنەکەی وا خۆت مەوجی گەرمەکەی خۆیان هاشتر ناوەکەی زۆر جارە خۆشیان نخم دەگرێت تا بۆنەکەوانە تەسیە لێ نەکاتن. ئیتر هەتا ئێستا کۆنترۆلیش نەکرایە. بایدن بە حیساب قەراری دوایە بچێوێن لێرە بزان زەرەر و زیانەکان. خانەکان تەمان هەمووی تەخت بووە، بەشێکی زۆری تەخت بووە لەگەڵ عەرزەکەی ئەو دورگەی، تەمانی هەموو دورگەکە نییە. لەبەرەوەی خاڵشکەش سیستەمی ئەوە هەیە تەمیناتی خانوو، یعنی کاتێک کەسێک خانوو دەکرێت لێرە تەمینی لێ دەکرێت، یعنی ساڵانە لەبێت تا 2000 پێی خانێکی گرانی ڕزانەی 2000 دلاری بەس تەمینی بداتە ئەو خانووی خانەکەی و خۆیت ئەوەی تێدا، یعنی ئەوانەی کە زەرروزیانە پێگەشتە ڕاستە خانەکان تەخلوە، بەڵام ئەوە شەریکەکە تەحمولیەوە دەکاتن ئەو خانوانیان لۆ ئەو بکە، ینی بکردەوە دانێتەوە. ئەوە ئەگەر بخۆی ئاگر بگیرێتەوە، بەڵام ئەوە کاری ساتەچی کارە سادە سروشتیا چۆنە وردەکاریە تەمان لە پۆلیسێکی خۆیان نووسرایە. ئەو هەر بە هەندێک مۆزوعی خێرا بوو لەسەر ئەو ئاگرەی هەوایی. هەر خۆش بوو.